گروپی دۆستانی کتێبن لە هەڵەبجە باوکاری دەستگای ڕوانگە پرۆژەی خۆبەخشی هەڵمەتی بە کلتورکردنی خوێنەوەیان ڕاگەیاندووە. ئەوان لە ناوەندە زانستیەکانەوە بگرە تا دەگاتە چاخانە و خواردنگەکان ژمارەیە کتێب لە ڕەفەیەکی جێگیردا دادەنێن تا هەمووان بخوێننەوە. پرۆژەی بە هەڵمەتی بە کلتورکردنی خوێندنەوە لە پارێزگای هەڵەبجە بە هاوکاری دارایی دەستگای ڕوانگە سەردانی کتێبخانەکانمان کرد بۆ کڕینی و کتێبانەی کە بۆ کتێبخانەکان پێویستە لە ڕەوای پرۆژەکەمانە. خۆشحاڵی ئەمڕۆ نزیک بە 200 کتێبمان لە ڕەوای کتێبخانەکانی پارێزگای هەڵەبجە اختیار و هەڵبژاردن بۆ کردو بەم زوانە ئاگاتە نێو کتێبخانەکان و پێشکەشی دانیشتوانی پارێزگای. لە ناوەندە زانستیەکاندا سەرچاوەکان پێک دێن لە سەرچاوەی زانستی و لە شوێنە گشتیەکانیشدا هەمەجۆرن و لە ناوچەکانی هەورامانیشدا سەرچاوەی تایبەتمەندن بە ناوچەکە. ئەوان وە خۆیان دەڵێن جیاوازی ڕەگەز و تەمەنیش لە پرۆژەکەدا لە بەرچاو گیراوە. بۆ منە چایخانەیەکی وەکو ئێرەکە زیاتر ئەو بڵین پیا و تێتیادانیشێ ئەوان ماخستۆتە بەرچاو کە پێویستە دیوانی شاعران دابندێت لەم جۆرە شوێنانە چونکە بۆ ئەم جۆرە شوێنانە باشترن و ئەو چیرۆکانە یان ئەو شتانین کە پێویستە لێرەیە بۆ ئەو جۆرە کەسایەتیانە باشترن بخوێنرێنەوە. و بۆ منە ئەگەر باسی داخلیەکان بکەین لە داخلیەکانە زیاتر ئەو سەرچاوە زانستیانەمان داناوە کە خوێندکارەکان سوودیان لێ ببینن و ئەگەر باسی ساردەمەنی خانەکان بکەین لەو شوێنانە کە هەموو تەمەنێک سەردانی ئەکا ئەو شتانەماندانەوە کە تەنها بۆ ماوەی نیو سەعات ئەگەر ئەو کەسە لەوێ دابنیشێ سوودی لێ ببینێ. مەسەلەی خوێندنەوە و خوێندەواری پەیوەند نییە بە تەمەن و عمر و کاتەوە. هیوا هەیە لە 80 ساڵی حەز لە خوێندنەوەکە، هیواش هەیە هەر هێناوێتی بە خوێندنەوە، هیواش هەیە گەشتێکی چاکی بەرکەوێ دەستکەوێ بۆ خوێندنەوە بەدەستی کەوێ ئەخوێنێتەوە. وڵی من مەگەر کاتی و وەخت ئیش و کار ڕێگەم بگەرەگینا من هەر خوێندنەوەم هەرە بووە. ئەوە چەند مانگێکە نەمتوانیوە زیاتر ئەگینا خوێندنەوەم بووە بە بەردەوامی ئەگەر ڕۆژی لاپەڕەیەکیش بوو بێ، چونکە من ئیسفادەی ئەو ڕۆژێک کە خوێندومەتەوە ئەو ڕۆژەی ئیسفادەم کردووە و بووە بە خەزێنەیەک بۆ من لە وەختی قسەکردنما یان لە وەختی مەجلیسێکە ئەو شتانەم پێویست بووە کە ڕۆژانە خوێندومەتەوە. پرۆژەکەی گروپی دۆستانی کتێب و دەستگای ڕوانگە تەنها دانانی کتێب نییە لە شوێنە جیاجیاکاندا، بەڵکو و پروشەری تایبەت بە وشاری پێدان لەسەر گرنگی خوێندنەوە و مەترسیەکانی نەخوێنەوەش دەدێت بە وڵاتیان. دوجار ئامانجیانەوەیە خوێنەوە بکرێتە کەلتور.